بینەرانی ئازیز ئەم کاتتان باش و سڵاوتان لەبێ. ئەم جارەش هاتینەوە دیارتان، هاتینەوە و کەسایەتیەک میوانمانە کە شارەزای کوچە و کۆڵانەکانی شارە. ئەکبەکەی پڕە لە باس و خواست و نهێنیەکان، ئاگادارە لە مێژووی کارەساتەکان لە مناڵیەوە شایەدێکی عەیانە لەوەی لە بازارە ڕوئەدا. ئەو سەرەتا شاگر خەیات و پاشان بۆتە خاوەنی دوکانی خۆی لە قەیسەری نەقیب. ئەو قەیسەریەی بۆتە سمبولی کولتوری ئەم شارە، کەسێکی خوێنەوار، خاوەنی کتێبخانەیەکی تژی لە زانیاری هەمە چەشنە. میوانی ئەم جارەمان لە ساڵی 1936 لە بەرزنجە لەدایک بووە. کوڕی شێخ عەبدولی شێخ ساڵحی شەمحەمە، داکیشی حەلاوەخانی شێخ معروفە کە لە ساداتی بەرزنجەیە. ساڵی 1940 بە بنەماڵە هاتوونەتە سلێمانی و لە گەڕێکی مەڵکەندی نیشتە جێبوون. لە ساڵانی 44 و 45 لە تەکیە ڕوتە و سابونکەران چۆتە حوجرە و پاشان چۆتە قوتابخانەی فەیسەڵیە و دواتر تا پۆلیسیەی لە ناوەندی ئێواران خوێندووە، بەڵام تەواوی نەکردووە. لە لاویدا لە لای وەستا جەمالی سەعی بەرغەش بووەتە شاگر خەیات و پاشان هەر بە شاگردی دەچێتە لای حاجی محێدینی حاج ساڵحی مەڵکەندی خەیات. لە ڕۆژی 22 یانزەی ساڵی 1970 لەگەڵ خاتوو سوعاد ڕەوف ئەسعەد هاوسەرگیری کردووە و خاوەنی 7 مناڵ بوون. چواریان کۆچی دوایی کردووە، بەڵام ئێستا خاوەنی 2 کوڕن بە ناوەکانی محەممەد وشاد و کچێکیش بە ناویکانی. ساڵی 1950 ئەندامی نەقابەی خەیاتەکانی سلێمانی بووە. ساڵی 1952 بۆتە ئەندامی پارتی کۆمونیستی عێراق. لە ڕۆژی 12 ساڵی 1956 بەهۆی کاری سیاسیەوە دەگیرێت و لە حەڤەی تەموزی ساڵی 1958 لە دوای کودەتاکەی زەعیم عەبدولکەریم قاسم ئازاد دەکرێت. هەتا مانگی 10 ساڵی 1970 چەندین کاری بۆ بژێوی ژیان کردو و دواتر بۆتە خاوەنی ئەو دوکانە لە قەیسەری نەقیب. ساڵی 2000 ئەبێتە ئەندامی ئەنجومەنی شارەوانی سلێمانی. ئەم میوانە دەفەرمێ ئەگەر جارێکی تریژ یەزدان بەقەدەر ئەم تەمەنەم پێبەخشێتەوە، هەل لە خزمەتی شارە حیاتەکەما سەرف یەکەمەوە. میوانی ئەم جارەمان کاک شێقاری قەیسەری نەقیبە و بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتە نەدەکەین. کاک شێقار، ئەوەنەی من بزانم ئەرشیفێکی دەوڵەمەنی لەسەر مێژووی سلێمانی. ئەو ئەرشیفە ئەبێ ئەمڕۆ سوودی لێ ببینرێ، ئەبێ ئەمڕۆ لە باس و خواسەکانە دەرکەوێت کە تۆ کوڕی شاری. من زۆر جار کە حەزەکەم بگەڕێم بە دوای سێرچێ بکەم بۆ ئەو میوانانی کە دێنە سەر ئەم کورسیە، هەموو جارێک بیرمەکەوێتەوە کە جەنابی شێخ قادریش ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ لەسەر ئەم کورسی، لەسەر عەرشی ئەم بیرەوەریانە ببێتە سوڵتان. ئەوەی کە هەیە وێنەیە، وێنەکان خۆیان قساکەن، خۆیان مێژۆی جێڕنەوە. بەڵام کە هاتمە دیارت و هاتمە خزمەتە لە ماڵە پڕخۆشەویستیەکەی جەنابێ، بە تایبەتی ئەو ژنە زۆر بە ئەمەکە ئەو سوعاد خانەکە بەڕاستی میوان نەواز بوو. هەستمە کرد حەزیە کرد هەموو ماڵەکە بکا بە لوقمەیەک و بیاتە دەست من، ئەوە زۆر پێوەی دیار بوو. کە هاتم سەیری وێنەکانم کرد بە قەدەری گەورەی شێخ قادر ڕەسمم نەبینی. ئەوی چییە لە ماڵی ئێوە ڕەسم بە تایبەتی ڕەسمە مێژوویەکان کەمن؟ پێش دەست پێکردنی بەنامەکە زۆر زۆر سپاسان دەکەم هەموو کارمەندانی ئەم بەرنامەیە و هیچ کورسات هەمووی. لەبەر ئەوەی کە من وەختی خۆی بە مناڵی ئەم چاوام خێر بۆ زۆر حەزم نەکرد وەقت وێنە وەگرم. خۆت حەزت نەکرد؟ باش. وێنەکە حسابەکەی هەر ئەوەی هیچ خۆیشتری نییە. حەزم نەکرد. چونکە دائم و دەرم لە وێنەکانە وەکو خۆمم وێوا دەرناچێت. ئیتر نازانم چۆن خۆم ناشری نەوەستم یا نازانم داوای لەبردنەکە. ئەجا هەد بووە و نەماوە فەوتاوە وێنەی کۆنیان؟ هەم بووە، وێنەم هەبووە تەمان، وێنەم هەبووە، وێنەی سێرسێرم هەبووە بەڕێز، وێنەم هەبووە مەسەلەن لە ساڵی 68 عسکەر بووم لە نەجەف. پیاوێکی خەڵکی ئەم کانیسپیکەی لای سەرچنار زۆر هەولی لەگەڵام تخوا کاک شێخ قادر با بچینە بازار لە حەنون عسکەرەکە لێ بوو، با بچین ڕەسم بگرین. ئەو وەختە پانتۆڵی کورتی لەبەرا بوو عسکەر. گوتم با بەخاتری پانتۆڵە کورتەوە توخوا بە قوربانم لە ماڵەوە داوایان لێ کردو. چین لە بازار گرتمان ڕستێکەوە من لە وێنەخانەکە تەربوش و هی مەلایم دیشی
ئەوەی بێ مەلا لەگەڵ جمبە پیاوە ڕسمچەکەم وتم منەتەنم بۆ ڕسم گرتی نیوەی ڕستێکم لەوە گرتو زۆر ئەنتیکە بمایە بۆ ئێستا بەس حەبێ نەماوە دۆستێکیشم یەک شیعری دوور و درێژی لەسەر نووسێنەوە هەڵێ بە چۆرە تۆ ئەم تەریقی دخۆوی لێ بڕی بووی بە ئاخۆن لە شتەکرد بەلانەجە باشە ئێمە یەکەم وێنە لە وێنەوە دەست پێکەین ئەمە وێنەیەکی زۆر جوانە هەندێک دەستکاری کراوە ئەم وێنەیە بەڵام بەڵێ ئەگەر کارمەندانی هاوکارم یارمەتیمان بن لە پرۆڤیۆ بیبینین بۆ ئەوەی کە جوانتر ئەم وێنەیە ببینین ئەم وێنەیە شەیە ئەم وێنەیە یەکەمیان باپیرەمە کە ناوی شێخ ساڵحی شەم حەموڵایە خەڵکی بەرزنجەیە لە ساڵی 1935 لە بەرنجە هاتوتە سلێمانی هەموو جارێ بۆ سوبحات لەگەڵ دۆستەکانم کە قساکەم ئەڵێم تۆ لادێیت ئەڵێم ئێمە کاتوینە شار دوو سێکسویل و بەرازیلێکمان هەبووە پێکە لەڵێم چۆن ئەڵێم دوو یەسرۆ عیبنەوێ کێرێژێکمان هەبووە لەبەرەوە باپیرە بکاتۆ سلێمانی یەکسەر خانووشی کڕی و دوکانشی داناوە یەکسەر داخەرێکی ماڵکەنی وەکو فەرمووت کەواتە ئەمە شێخ ساڵحە باوکی شێخ عەبدول باوکی شێخ عەبدول و شێخ محەممەد هەر دوو کوڕەشی هەبووە ئەنی باوکی من و ئەو شێخ محەممەدی کە لە تەنیشتەوەی کەواتە ئەمە ئەم وێنەی تەنیشتی کوڕێتی باشە ئێستا جارە بابینە سەر ئەم کاراکتەرە بە ڕای جەنابە ئەم پیاوە لە بەرزنجە بووە خۆشی هەر خەڵکی بەرزنجەیە بەس بەرە بابی باوکێ لە سادات نین لە شێخان نین پیانە شێخی ئەبوو بەکری شێخی ئەبوو بەکری باشە بەڵام حەلاوە خان ئەوان پیانەڵێن شێخی سایی یان شێخی سایی بە ساداتن واناوە بن ئەوان ساداتی باڵێن بەڵام ئەمان شێخی ئەبوو بەکری جاکاک شێقار بەڕاستی پێشەوەی بینە سلێمانی حەزەکەم باسیکی ئەو شێخی ئەبوو بەکری و شێخی ساداتم بۆ بکەی ئەگەر خۆی دەدیکابراوتی هەندێ مەسادرم خەمەوەتەوە من ئەڵێن گوایە شێخ عیسا و شێخ موسا دوو برابوون هاتوونە بەرزنجە ئێتر چۆن هاتوون ئەوان زۆر بە تەفسیرتیانی لە بەسەکانە کە هاتوون لەوێ بەرزنجە هەبووە یعنی دوسێ زنجیتیا بووە ئەوکو دەیەکی بچکۆلە ئەوانی لێ ئاوازانجە یعنی بەرزنجە زنجەکان زنجە ئەو زنجیکەی کە دویان بۆ باخ زنجەکان بە دار و چیلکە و شتۆیتەوە چییە؟ زنج وەکو ژوورێکی تەیمانە یعنی بە داری بانی کەپرێکە لاکانی گیرا بەڵام هەرچا دەرجیرا بەڵام زنج بەوەڵ کەواتە ئەم دێە لە سەرتاوە بە بەر زنج بەر زنجەکان لە بەردەمی زنجەکانە ئەمە هەبووە ئەم ماڵە یعنی زنجیتیا بووە و یەکە لە بەر ئەو زنجانە ئاوادان بەڵێتکە ئەم دوو سادەیە یا ئەم دوو پیاوە هاتوونەتە ئەوێ مزگەوتەکەیان کردووە کە ماوە ئێستاش تاریخەکەی تەوان کۆنە ئەو مزگەوتێک کە دروستیان کردووە حکایەتشی لەسەر من خۆم زۆر هین نیم ئەڵێن گوایە دارێکیان داناوە دارە لەسەر دەرمانی مزگەوتەیەکی لە دارەکان کورد بۆ ڕای کێشەوە دروژیان کەوتوانە چۆن ئەوەی کە کڵەش دروستەکە سیرمە ڕاکێشێت درێژەکە ئەمەش بە ئەمدار ڕاکێشین و ڕایان کێشەوە هەموو جار لە بەرنجاڵێن ئەمانە داری کورتیان درێژ ئەفسانەیە ئەفسانەیە ئەنج ئەمانە هاتوون لێرە با بڵێن تەریقەتی خۆیانیان بڵاو کردو جارە تەریقەت نەبووە هەر دەردی کابراوەتی و کە لەوێ دانیشتون خەڵکی هەڵبەتە یارمەتیاون و ئەوان یارمەتی خەڵکانەوە ئەوختش باوی دین و ئیسلامیەت زۆر مەشهور بوو زۆر لە ناوە بووە پیان خۆش بکەم دوو پیاوە سادات و خاستەنەڵێن لە خێری بابەتایری ئۆریانن حەمەدانەوە بەڵێ لە دڕیوات هەیە بەسەوە ئەو کەسەی بێ خۆی بچێ بگەڕێ بەدوای مەسادرەوە بخوێنێتەوە بۆی من زۆر سەری لێ تێک نەیەم ئەڵێن ئەم دوو زاتە لەنەوەی بابەتاری هەمەدان و یەکی ئەڵێن لەوانێن و بابەتاری ئۆریانی هەمەدان لێەوە هاتوون ئەمانە هەر ئەم دووبرایە بوون شێخ عیسا و موسا نەخێر بە باسەکان لەم برای تریان هەبووە بەڵام نهاتون بە بەرزنجە ئەی باشە کاک شێقار سەید سادق و سوڵتانی ساق و ئەمانە چ پەیوەندیشان بە شێخ عیسا و شێخ موساوە هەیە من بۆ چوری خۆم تامان لە بەرە چوار خوێنەوەتەوانێ لە پێش ئیسلامە هەندێ ڕێگا هەبوو ینی هەندێ مەذهب هەبوو مثلا ئەو کاکەی و ماڵەن ئاوا بێ لەگەڵ جێسیدی و لەگەڵ سێ بە شێوەیەک لە شێوەکان وەکو ئێستا نەبوو یعنی شتێکیان پەرستووە کە ئیسلام هاتووە لە تاو ئیسلام تێکڵایان کردو دینەکەی خۆشیان و ئیسلامیەکەیش ئێستا مەسە کاکەی ئیمانیان بەخوا هەیە بەڵام وەکو ئێمە نوێژ ناکەن ببوورە دەبانە چی لەو تەفاسیرە چونکە خۆش نییە بەڵام ئەو شای ئیسحاق و ئەوانە ئەوە سەرگەورەی ئەو کاکەیانە بوو
بەڵێ یعنی هیچ پەیوەندیشان بە نعم. شارستان و شێخ موساوی ئەڵێنەوەی ئەوانن گوایە بەڵام کاکەکانی لێم نەبیستن دکتۆر نەوزاد ماڵی ئاوابێ هەموو جارە ئەتمە خزمەتی هەچەند ئەوێ دکتۆر نەوزاد ساڵح بەڵێ هەچەند من لە خزمەتی هاتم بەڵام ئۆکەیە لێم نەبیستۆ بڵێ هینی ئەوە وایە یاوان نیە. بەڵێ کاک شەقاروەڵا جارێکیش بە تەلەفۆن قسەم لەگەڵ کاک دکتۆر نەوزاد کرد و پێم خۆشە ئەویش ئێمە لە خزمەت یابین بۆ ئەم بەرنمەیە داهاتوو ئەوەدا لێرەوە داوای لەکەین کە بەشداری بکات لە بەرنامەکە. شارەزایەکی زۆر و خوێنوارێکی چاک زۆر کەسێکی نیشتیمان پەروەر کەسێکی زیندانی سیاسی اینجا لە مینەکەیشە زۆر خزمەتی ئەم وڵاتی کردووە سلێمانیەوەی کوردستانیش هەمووی لە ئاسی ئەو سوێنە بۆ کە کاتی خۆی لە بەزیاوە بەڕێی من بەزیاوە. اینجا باسێکی شێخ ساڵحمان کرد بە پیشە لە بەرزنجە چکارە بووە بە پیشە باپیرم لە پێشەوانەیە بڵێن لە پێش 100 ساڵەوە پێژیان ئەو وەختێکە تازە گەنج بووە جۆڵا بووە لە ماڵی خوانە پێچاڵی هەبوو جۆڵا بووە. دوای جۆڵایەکەی تۆ زۆزعی باش بووە دوو یەسری هەبوو لەگەڵ عیب نەبێ ئەو جۆرەژێک کە باسم کرد پیان و تۆ کاروانچی مەسەن باپیرم خۆی هەموو جارێ خوا ئەفریقای جێڕایەوە ئەیگوو بە گەورەی خوا بەرەمێوژم لە بەرزنجەوە بار کردەوە لە خانەکەنیەوە بگەن ینی ئەمە مقایزەی پێکرد باڵێ چۆلەتی بەگەن چکە بەرزنجەکە ئێستا وا مەشهورە نان بە کەسدا بەڵام بەرزنجەیان نییە گەن بە جۆ لێ بڕۆن تا پێ بەڵێ زەوی هینیان نییە زەوی بزراعەتیان نییە بەس درمێ و هەرمێ و نازانهاتیان هەیە بەڵام ئەویان نەبوو بیکەن بە گەنم و تانانی زۆریان هەبێ بیان بەخەو خۆیان بۆ خۆیان بژین اینجا کاروانچی بوو باپیرم ئەوە چۆ بۆ هەمەدان هۆی چی بووە لە جۆڵاییەوە بووە بە کاروانچی وەزعی باشتر بووە تەمانەوە جۆڵایەکە بوو معلوماتی ئێستش دایزان هەندێک کتێبە خوێنەوە ئەڵێن ئاچی میهنەکان هەیە جاجەنە بە باسی کتێبەکەی بۆ کردن پێش دانیشتنەکەمان بیخوێنەرەوە مامۆستا جعفەر بڵێ بیخوێنەرەوە باسی کاکچەوە خەڵک سەیری هەموو میهنەکانی تۆزێ بە خواردتر سیر کردو لەبەرەوەی بە دەخلێکی کەمی هەبوو نه یعنی یا بۆ ئێمە زۆربەی زۆری عادات و تەقالیدی ئێمە لە ئیسلام و لە عەرەبە وەرماگرت. پرسیارێکم لەلا دروست بوو یعنی ئەگەر کەسێک گوزەرانی بەرەو باشی بڕۆشتایە ئەجا ئەبوو بە کاروانچی ئەجا ئەبوو بە خاوەنی دوو یەسر ئەوە زۆر مهمە لە بەرزنجاران بێت دە ماڵ دوو یەسرێن نەبوو بێ ئەو وەختە ئەنی وەکو ئێستا چۆن تۆ ماڵێک دوو ماشینی هەیە زۆر بەرانەوە کڕینەوە شتێکی خوا من بێ ئەی ژوا بووە ئەمە یەک و دوایی باپیرم من خوافێکا زۆر لەگەڵی ژیاوم 9 ساڵ بە 12 ساڵ زۆر غەیور بوو یعنی زۆر ئەتیماد لەسەر خۆیە کرد ئەو پیشەیەش کە ئەرزم کردی جۆڵایەکە خۆم لەگەڵ هەموو ڕێزما من بۆ هەموو جۆڵاکانی هەموو سەرزەوی تا ئێستش بە میهنەیەکی ڕێک و پێک نەناسراوە ناوخەڵ مینەیەک بۆ یعنی زۆر دەرەجێ لە خوارەوە بوو وەکو خانچی و نازەم چێوانەی ئەوە بۆ اینجا ئەم پیاوە ساڵی 36 هاتۆتە سلێمانی تقریبا 35 بۆچی چونکە قەت باسی شەڕی بەدێک سەرای بۆ نەکردوم بۆ باگادار نییە من بۆ ئەگەر بۆ زانی هەموو جارێ بەکە باسی کورد دەکرا باسی کورد ڕێی تایبەتی خۆی بە بازانی کە با بڵێن دوو کوڕیشی هەبووە دوو کوڕی بووە ئەمە کوڕە بچووکی بۆ یا کوڕەچووکی بووە ئەمە هەر لە گەنجیەوانێ هەر لە مناڵی خۆتە حجرەوە حتا نزیکی لە خوێنینی شەرعا پێڵێن مستعیدتان بۆ مستعیدیش بۆ مەلایەتی لە مزگەوتی سەر حەسەن ئاخر مەرحەلەی مستعیدی لەگەڵ کۆمەڵی فەقێ خەڵکی سلێمانی کە خوا عافیان کە ئەمان عەمری خۆیان کردووە. ئیتر ئەمە چی بڕی لە ئەخیرا خوێندنی تەواو نەکرد لە خوێندنی تەواو نەکرد بۆچی ناوی چییە؟ شەمحەمە کاک شەمحەمە ماوە نەخێر عەمری خۆی کردووە کە لە ساڵەکانی هەفتە ئیتر دوایی بوو بە چ کارە مەسەلا لێ بردنەکەم مام هەر خۆی بە تەماو بوو یعنی با پێرەشم وای حەز لێ کرد هەر بێ بە مەلا بەڵام حەزی لە کچێک کرد باش لە گەڕێکی خۆمان باش لەو گەڕەکەی کە لێ بووین باپیرم بۆی نهێنا ئەو وەختە لێرە لە سلێمانی باپیرم بۆی نهێنا کاتی خەبەرمان بیست بام لە بەغا عەسکەرە سەری خۆی هەڵگرت سەری خۆی هەڵگرت بە عەسکەر لەبەر حوبەکەی لەبەر خۆشەویستیەکەی ناقی نەبووی عەلا کل 4 ساڵ طبعا ئەمە کەی ساڵەکانی 41 چونکە لە 44 و 45 لە بیر مەکە هاتەوە با بە عەسکەری تاوا کرد عەسکەری تاوا کرد بوو 44 یا 45 لە 45 46 ژنی هێنا ئەو لاوشتی هەیە خوانێ بەڕێستانە یعنی خوێندنی لەبەر ئەو مۆزوعە کۆتایی پێهێنا هیچ سەبەبێکی تر نەبیستەوە بوو بە عەسکەر و خۆشەویستەکەشی بۆی نەبوو کە هاتەوانێ باوکیشم لە عینی کاتە کە ئێمە هێنا بۆشا لە ساڵی چلەکە ئەویش هەر بوو بە عەسکەر باوکیشم
هەردووچیان بوون باوکە گەورەترە بەڵێ باوکە گەورە بەڵام ئەو وەختە عسکەری هینە بوو اختیاری هەبوو ینی هەچی بچوە ئیجباری هەبوو اختیاری هەبوو ئەوەی کە ئیجباری بووە مەسەڵ مام لە خوێنگەن بوو نانەکرد باوکشم لە لادێ بوو بەر نەکەوت بوو کە هاتە ئێرە و ئیشی نەبووە خۆی کرۆ بە عسکەری اختیاری چۆ باوکم نەقلکراوە بەغا لە دوای مامم یا لە پێش مامە لە دوایمە لەو کاتە فترێک علا کولین ئەم پیاوەی کە مامە کە هاتۆتەوە باوکشم بێکۆت با پیرەم ژنی بۆ هەردووچیانی ناوە باشە بەڵام ئەمەی مامە نابەدڵی داخۆنی تر بێ خۆی پرسیین بە دوایی بۆ بژێ و داوای لێ بردنەکەم چەند جار ئەم مامم خۆ ئافریکا لا من توێتی قاری برازام هەروای پێوتم قاری برازم بەزاتی خۆی سەر ماڵی فڵان ڕۆم دڵم سلاحەت ئەگەر لێ دوای 20 ساڵ 15 ساڵ بەرماڵی ئافریقا کە ژووی کرد بۆ کوڕی گەورەیە قاری برازم ئێستا شەر ئاڕشێنی دڵیەکە هەچەند قسانە ڕەنگە ئێرە ناویش بەشێکە لە کولتوری ئەم شارە کە هاتنەوە باوکم و باپیرە هین مامم هەردووچیان باپیرم پارەی هەبوو دێرە لە سلێمانی وەسەی باش بوو دوکانێکی بۆ دانیان لەبەر بەلەدێک بۆ هەردووچیان باش بۆ هەردووچیان بەیەکەوە طبعا کەش بەبانە من ئەو وەختە تازەوازم 46 یا 47 بوو بۆ شاگر خەیات نیوەڕان هاتم و وەلای ئەوان نانێکیان بۆ کڕیم و بابە خوێ سزیۆتیش لەو بردوکانەکانەوە بوو دووشی ژگەریشیان بۆ کڕین لەوێ ساڵی 46 45 46 نەبوو 46 45 باشە لەکوێ بوو دوکانەکە دوکانی ئێستای جەنابی ڕەشەدان جار نەخێر ئەو دوکانی کە باپیری کڕی بۆ شێم هەموو کڕی نەبوو دروستکردن بوو دروستیانە کرد خۆی بەر بەلەدەکە ئەو بەر دەبۆیە بوو کە ئێستا بازاری زێوەرە لەبەر بازاری زێوەرە هەڕێک دروستیانە کرد ینی خۆیان بینانە هەر بینا نەبوو ینی بە تەختە و تەنەکە و دار دروستیانە کرد و ئەو وەختە دنیا ئەمین بوو هین نەبوو یان ترسوسی نوانە ئەو بەر بەلەدێش این دوکانێکیان ساز کرد ساز کرد و باپیرم ئێتر بە ڕەزامەندی شارەوانی بەڵێ ئەمما من عەرەبیە زانی باشمە عەرەبیە چوو بوو لە مەغا لە بیرمە پیاڵە و ژێر پیاڵە و قۆری و بلووری چرا و ئەم شتانە بە کۆمەڵ هێنابوو یعنی بە سمۆ لە ماڵەوەدایان نابوو وەکو بڵێن جوملە هین نەبوون بڵێ شتێکی بەسیت بەڵێ ئیشی جوملانەکرد ئیتر لە دوای 48 ئەمانە ڕێ نەکەوتن نازان من مەسەن تا لێ لێنە کۆڵیمەتەوە جیابوونەوە کە جیابوونەوە ئەمما مەم چوو بۆ کەرکوو لە شەریکەنەوە قەید بوو باش باوکشم لەگەڵ باپیرمامایەوە چوونەوە دوکانە ئەسڵەکەی باپیرم دەچۆ ئەو وەختی کە باوکم چۆ لای لە جادەی مەولەوی لە تەنیشتی چێ بڵێ بێستا جادەی مەولەوی بەرامبەر جادەکەی کاچێ بۆ ناو بازار لای ئەم پیاوەی کە کوڕەکە ئێستا مەحافزە فەخەرەشی قەشان لە شوێنی فەخەرەشی قەشانیان لە تەنیشتی ئەویا لەم دیوی لەو دیوی باپیرم لە دوکانی هەبوو ساڵەکانی 50 بەرەش دێتە سەر کاراکتەرێکی تر لە ژیانی جەنابتە ئەویش ئەم پیاوە بەوی قارێ ئەم پیاوە بەڵام پێش ئەوەی بینە سەرباسی ئەم پیاوە ئەمێ ڕێگەم بەی وچانێ وەربگرم خۆشەویستانم وچانێک و دینەوە خزمەتە جەنابی کاک شەقار ئێمە پێش ناوبڕەکە ویستمان تەرکیزکەینە سەر کاراکتەرێک کە ئەویش کاک شەعەبدوولە حەجی نەکرد نەچوو بە حەج فەرمووت ساڵی 36 باپیرە هاتۆتە شار بەڵام ساڵی 36 بەڵام ساڵی 1940 جەنابی باوکە دوای 4 ساڵ دێتە سلێمانی و ئەچێ بۆ عەسکەری ئەنجا دوکان دائەنێ لەگەڵ مامە پاشان کە مامە جا ئەبێتەوە ئەچێتە شوێنی تر کەرکووک پێما بێ چۆتە شەریکەینەوە هەر بە جارێ سلێمانی لەبەر چاو کەوتووە لەبەر خۆشەویستەکەی درود بۆ گیانی پاکیان ئەگەر خۆشەویستەکەشی نەما بۆ درود بۆ گیانی پاکی ئەویش چونکە ئەویش قوربانیە قوربانی سەردەمێکی ئاڵۆزی دواکەوتوی ئەو سەردەمە بوو ئەنجا ئەم پیاوە لەگەڵ باوکی ئەمێنێتەوە لە دوکانەکە ئەوان چیانە فرۆشت ئەوان شەکر و چاو و سابوون و شتیانە فرۆشت بە خەڵکی
دەروپشتی ئەم مالومۆ چۆک ماخۆ لە بیرمێ چونکە کە هات جاریەوە شەوەمانەوە لە ماڵی ئێمەشەمانەوە لە مشتریەکان توتنیان فەحسەکە نازانام تر بوون بە بوون بە قەوم خزمانات بوو بەڵام یەشتی گرنگم لە بیرچ و داوای لێبرنەکەم ئێمە کە هاتی نەشار من و برایەکەم لە دایکێکین کە باوکم دایکم جیابوونەتەوە لە ساڵی 1940 لەو حدودا ئەو دوانە جیاب ئەو جاب ماڵکم داکم جیابوون تۆ داکم لە بەرنجەماوەتەوە ئێمە هاتوون مەشار ئەوم لە بیر چوو لێرە لەگەڵ مامم لە ساڵی 1946 یا 45 با پێنوژنی بۆ هەردووشان هێناوە بۆ ژنی دۆمی بۆ باوکم هێناوە ژنی یەکەمیش بوو مام ڕاستەوە چونکە ناکرێت بڵێ دوای ئەوە ئەجا باوکە چکە تۆ هەبوویت من هەبووم بووم ینی کە باوەشتمیان هێنا من دەردی کابراوەتی لە حجرە بووم بەڵێ ئەجا با بڵێنێنە ئەو فترەی کە ساڵی 1950 52 53 54 ئەمە باشن لەو دوکانەیە تۆ بۆ ئیشن نەکرد بۆچی تۆ چوویتە دوکانی خەیاتی با پیرە مختی خۆی لە زمانی سەفەربەرە لەگەڵ پیاوێکە عسکەر بووە خەیات بوو خەڵکی سلێمانی ناوی وەسا حسێن بووە ئەمە باپیرەم سەفەربەلەکی زمانی باپیرەتە باوکیشم لەگەڵ پیاوێکە عسکەر بووە لە بەغا ناوی کەمالی سەعای بەرغەش بووە برای ئەو جەمالی سەعای بەرغەشە خوا عەفویانکە هەرچی عەمری خۆیان کردو ئەو کەمالی سەعای بەرغەشە ئەمە معجەبە بۆ باوکم بەخۆ تا لەم دوایە مرد پارم خوا عەفویکە هەموو جارە خەریب دەستی مازە کردم تۆ باوچێکە وا بووە لە بەغا ئاگای لە ئێمە بۆ ئەمانە لێ باوکم بەڵێ لەگەر ئەو لای هەیە بینە لای ئێمە با فێری خەیاتی بکەین فێری سەنعاتی بکەین اینجا ئێمە کە لە حوجرە بین من و ئەو برایەم لە ساڵی واتێکم لە 42 بۆ 44 و 45 مەلاکە لە بیرم مێوتی بەخوا مامە شێخ بەکاری خوێنن نایەن ئەمانە بەکاری خوێن نایەن با پێرم وتی خەیناکە خۆ چارەکەم ئاخەوە بەر سەنعات بازنگی ئاڵتوونە هەر ئەڵ بەم نەسەوت بازنگی ئاڵتون سەنعاتە بازنگی ئاڵتوونەکەم منی بردە لای کەمان باوکم بردی لای کەمالی سەعای بەرغەش کەمالی سەعای بەرغەش لای کاکی شێ کرد کە کاک جەمالە ئەو خەلفەی کاکی بوو بەڵێ شێخ براکەیشم شێخ عەلێکە بردیان لای ئەو ساحسەینە وەسا حسێنەکەش وازی هێنا بوو ئەو وەختە خسێ لای وەسا عەبدوڵای کوڕی حاج ساڵحی مەڵکەنی ئەو شیعەلی برام ئەتر بۆ ئێمە خەیات بووین کە باوکم ساڵی 52 53 لەگەڵ باپیرە مابوو ئیتر دەرکاویشەکە وانە مابوو زۆر هین بێت باوکم لە معمەلی چیمەنتۆکە کە تازە دەستی پێکە لە 56 و 55 و 56 باوکم چوو ئەوێ تاعین بوو لە معمەلی چیمەنتۆکە ئێتر تا عەمری خواشی کە لە چیمەنتۆ چکارەکە بوو لەوێ بۆ ئیتر وردە باپیری دوکانەکە بۆ خۆی مایەوە و باپیرە دوکانەکە کە جادەی مەولەی ئەو چاکیان کرد بوو بۆ بازاڕە ڕوخانە ڕوخانیان ئەو ژنەیمە کەوت ئەو لە ماڵە دانیشت ئەم ڕسمی کە ئێستا پیشاندا ئەمەی پێژێر ئەوەی باپیرەم و باوکم ئەوەی باپیرەم و باوکم باپیرە و مامم عەفو ئەمە ساڵی 54 گیراوە ئەمەی ئێستاە با بڵێن هینی کۆتایی ژیانی بەڵێ لە کەرکوو لەگەڵ مام ماگرێتی یان لە سلێمانی نەبوو ئەو ڕسمە بەڵام ئەوەی باوکم بۆ بزانم هی دەفتەرەی نفوسەکەیەتی ئەنجا ئەمە دێنە سەر با بڵێن ئەو پیشەی خەیاتیەکە چەند جۆر خەیات هەبوون کاکێ چەند جۆر خەیات لە سلێمانیە هەبوو ئەو کاتە 3 جۆر خەیاتە بوو لە سلێمانیە 3 جۆر بەشێکیان پیانەوەتە خەیاتی سەرجادە وەکو جەناوی وەسا حەمەد سەعی و ئەحمە وشیار و حەمە عەلی مەتۆش خوا عەفویکا و حاجی غەفور و عەبدوڵا زیرەک و ئەمانە لەسەر جادەکە خەیاتی سەرجادە بوون و چاکرد پانتۆڵان درۆ بۆ خەڵک ئەمە بەشێکیان بەشی دووەمیان خەیاتی ماڵیان پێوت جلی کوردی ژنان و پیاوان هەر خەیاتەی بە شێوەی خۆی بۆ خەڵکی ناوشارە نەدرو بۆی کە قوماشێکڕی و ئەیبر بانەدرو بەشێکیشی پیانەوت خەیاتی ناو بازار خۆیان قوماشیانەکڕی من لە بیرمێ لە دوای حربەکە لای ئەو حاجم حەیدینە بم خوا عەفویکا وتە حاجین و وەسام حەیدین چادری عەسکەریان کڕی بۆ یان کرد بە شەروال بۆ لەبەرەوەی قوماش نەبوو گران بردن چادری عەسکەری نییە قوماشەکە چادر بوو هەر چادری ئەوەی کە هەڵەیەێ ئەو چادر چونکە ئەو چادری ئەو وەختە ئێستش نازانام ئەو چادری وەختە 3-4 قە بوو کاکە قەکەی دەرەوەی دایمە ڕزی و ئاوا لێک ڕزە وەڵە باران بەڵام قەکانی تریان کرد بە شەرواڵ و خەڵک فەقیر ئەیکڕی لەبەرێک لەبەر نەبوونی باڵێ هۆکەی با بڵێن دوای جەنگی جیهانی دووەم بوو هۆکارەکەی زیاتر ئەخرەوەختە هینی شەبوو ئەو وەکو چۆنێ سام بایعاتە ئەوختە پشتێک هەبوو پیانەوت لە جاتی بایعی
شكل چاو قماش ومشي أنا بخلق قماشیشیانە ئەڵاتە ئیتر ئەیانێنا بۆ ئێوە ئێوەشتان دووری بەڵام لەگەڵ ئەوەشە لا من شاكر داي وسعيد خاتي یعنی مەبەستم خەیاتەکانی خەیاتی بازاڕی بەڵێ بعضی کەس شەبوو قماش هەبوو قماشی باشیش هەبوو زۆر باش نەبوو بڵێ بۆچی لەبەرەوە حرب بوو هیچ ناگەیشتە ئەم شارە حتا بعضی قماش بۆ پیانە بۆ عمارە پۆ عمارە پۆ یعنی چی یعنی لە عمارە ماوەتەوە پواوە عمارە پۆ بەڵێ یعنی لە عمارە ماوەتەوانێ و پواوە و ڕوتوێت لیا بەڵام هەرش خڕای خەڵک لەبەر یەکرد چی بکایتر یعنی وا بوو یعنی ئەوانەی کە قماش فرۆش بوون دیار بوون بەعام کاک شەقار خەڵکەکەش هەر نەدار بوون یعنی زۆر کاکە ئەزانین تۆ ناتوانانی بڵێ لە دوای حربی عالەمی لە ساڵی 1944ەوە تا 54یش ئەم سلێمانێت تقریبا ناتوانانی بڵێ یەک شێوە ئەم وێنەیە حەزەکەم قسێک لەسەر ئەم وێنەیە بکەی هەرچەنە ئەم وێنەیە هێشتا کاتی نهاتووە بەڵام زۆر سەرنجی ڕاکێشام عەبایەک و فێسە لەسەر تا نازان شارەکەی پشتێبی خۆ بخۆیتەوە باشە باشە خوێنمەوە بەڵام بابزانین چین وستراوە ئەڵێ عالەمی سالس حەیرانە لە وێنەی بێوێنەی ئەمزاتە ئەڵێن ئەم شێخە نورانیە صاحبی کەشف و کەراماتە لە ژێرجبە و عەبا و تەڕبوشی و سدارەدا خەریکی بەزم و ئاهەنگ و نەزمی شعر و مەقاماتە ئەمە ئەم شاعیرێکیەیە ئەم وێنەیە بۆ چواژیراوە فار ئەمری خوای کرد کاکەریمی ناوبوو بەڵێ بێوەی کاکەریم بێوەی شی زۆر لەلام هەیە بڵێ ئەو وێ نووسی لە پشتەکەی ساڵی هەفتاکان من و کاکەریمی سعی تەهاکۆیی کە خێستا ماوە عمری درێژبێ لەگەڵ کاکەمالی فەقێ محەممەدی شانەگەر ساڵی 1 دوو سەفەرمانە کرد بۆ گەڕانەچوون بۆغا بۆ بەسرە بۆ سەفەریات بەس هیچ باە بۆ گەڕان و سەفەر و تر عشە دنیاڵێک لەگەڵ شوێنەکەی کوێ ئەم شوێنەکە سلمان پاک سلمان پاکە دیارە ئەمە تاقی لە تاقی کسراش زۆر شەغرەزا بەکاری هێناوە بەڵێ وەختی کاتە ئەمانەی لێرەوە یەکەم کاکەریمی سعی تاهاکۆیە دوکان کاکەریم یا کاکەمال کاکەریم بە سعیدی تا بەس کاکەمالیشی هەیە کاکەمال لەنێەوە لەوە لە غرفەی تجارەوە زۆر دەرناکرێت ئەم خەیات بوو لە جادەی مەولەوی ئەمایان جەنابتی ئەو منم بەڵێ صاحبی کەشف و کەرامات بەڵێ ئەوەش کاکەمالی فەقێ محەممەدی شانەگەر برای حاجی جەمال لە تەنیشتی باقی توجاری سەرجادەی مەولەوی باش کاکەمال ئەمە زۆر ڕفیق بوون و زۆر تەکڵاو بوون و ئیترەوە نییە ئەڵێ بینە لەحباب دەستخۆتە لادات هەموو شتێ بوو ئیتر کە چوینە بەغا چوینە ماڵی دۆستێکی ئەم کاکەریمە باشە تەماشاکەم ئەم تەڕبوش و عەبایە هەڵواسراوە باشە وتم سادی ها پاڵتویان لەبەرایە ساردیش کابرا ناوی شەمسەدین بوو خۆ ئافریکا تکا شەمسەدین ئەتوانم ئەم نەنا فارس بوو فام لە بەغا گەورە بوو وتم ئەتوانم ئەمە بەکاربێنم لە بەرەف کردی کە چوونە سەلمان پاک لێ ئەم ڕسمیان بۆ گرتم ئەمە دەرچۆکەی باش باسی ماڵی کاک کەریمە کە کەریمی سعید تاهاکۆی گەڕێکێک بە ناوی ئەم پیاوە تقریبا ئێستا گەڕێکەکە ناوچەکە پێڵێن ناوچەکە ئەخر پێڵێن سعید تاهاکۆی منطقەیە پێڵێن سعید تاهاکۆی لای مزگەوتی ئەم مزگەوتی کە دیوێکی شیەتەوە سەجادەی مەولەوی ئەم کاکساییە وەختی خۆی باوکی خۆ ئافریکا کە لە کۆیەوە هاتوۆتە سلێمانی یعنی کاک تەها هاتوۆتە سعید تاهاکۆی بۆ لەلای ئێمە بۆ بە سعید تاهاکۆی ئێستش حاڵی حاضر ئەمە هەر خۆیان بە کۆیەزان هەر خۆیەتی خۆیەتی هەموو جارە دەگمان لیامان گوت ئەو شاری لەسەر زۆر خۆشی هەیە کاک تەها کە هاتوۆتە سلێمانی خۆ ئافریکا ئەم کاکسعی هەبووە باوکی ئەم کاکەریمە چایخانە و ماستاوخانە و شتیان هەبووە هەر لەو شوێنە لە چین لە بازاری گەورە لە بینی وابزانم وەکو باسەکەن لە بینی وەساگورونی کەباوچی و حاجی حەمینی قجوولە ئەوەی کاچی بۆ ماین ماستەکە لەبەر بەردەکەەوە ئەوە پێچبوو ئەنجای تر کاکتاکە ئەمری خوای تۆ کاکسەعی چاخانەیەکی داناوە لە شوێنی ئێستای کە هینە بەرامبەر ئەم بینا تازەیەکەیکەن کە ئەمن بوو دایرێ ئەمنی سلێمانی بوو بە شارەوانی دوایی لەم تۆزە لەم ناترەوە ئەم بینایی ئێستا ماکسیمۆڵ بەرامبەر بەرامبەر مەکتەب و کدام مەکتەب کاکسەعی لەوە چاخانەیەکی دانا و چاخانەیەکی هاوینە
ئێواران خەڵگە چوون لێ داڕنیشتن دەشت و پیان بوو دەشتی وەیس خەڵگە چوون لێ چای خوارد باچینە سەروەیس هەلەوە بەعضێک کەسی چون قەدەحیان لێیا لە دوورەوانن خواردەوە خەداح بەڵێ ئەنجا ئەم کاسەی لێ ئەو چایخانەی هەبوو خوا ئافریکا ئیتر هەموو خەڵکی شار ئەوەی متمەکن بوو چایخانەی سەعید تاکۆی مەشهور بوو لەوێ هاوینەکەی بابا هاوینەکەی شوزستانی شزانشگا چوو کە باران و قوڵوچ پاو نەبووە چونکە جادەکە خیر بوو ئەچووتە قەراغی چاخانەکە ئەوێ کە کرا بە مەکتەب و ماڵ و فرۆشە ئاکرا بە عقاری هاتە ئەو شوێنەی کە ئێستا لە مژگەزی شەخ سەلامی پێڵێن سەبیرم کەوتووە لێوە چاخانەی لێوە دانا ڕێک بەرامبەر مزگەوتە تۆزێ بم لەوە لە چاخانەیەکی دانا چاخانەی سەعید تاکۆی ئیتر بوو ئەو ناوچەیە بوو بە ناوچەی سەعید تاکۆی تۆمبیلی لە کەرکووکەوە هاتن هەندێک تۆمبیل لێوە ڕۆشنی تر گەراجی سەعید تاکۆی و چاخانەی سەعید تاکۆی ئەژنا ئەو گەڕەکە ئەم بەر و ئەو بەری گەڕەکی قەسابەکانە گەڕێکی قەسابەکانە ئەو تو پشتی مالی کاکسەفزی چاخانەی کاکسەعی ماڵی نەنەعەواشە کە سەرۆ پێی چا کرد زۆر کەم هەبوو نەنەعەواش زۆر کەم پیاوە وێرا لێوە بڕە خۆی نەنەعەواش قژی بژوو ئاگری کرد بۆ ڕووناک برژاوی دەستی ئیشکردن و ئەوانە بووە ماڵی ئاوا بێ خۆی خۆی ژیان دووسێ کۆڵان لەو دیەوە جەمالی حاجی چی ئەسڵان ئینان بەرزەکەت لە باوش ئەو گەڕەکە هۆلەیە بەڵێ هۆلیەکەوێتە چۆ خواترە بەرەو لای مزگەوتی خانەقا ئەکاتە ئەو ئیتر ئێستا با بڵێن ئەم کەشف و کەراماتە هۆکەی ئەوە بوو کە با بڵێن هی کاک شەمسەدین بووە ییناهی خۆتنەوە باشە من وێنەکان بەڕاستی ئەو وێنانی کە دەست ئێمە کەوتووە من حەزەکەم وێنەیەک هەیە کەسایەتیەک هەیە لە وێنەکانە زۆر دووبارە بێتەوە ئەم پیاوەکیە ئەمە کەمالی سعی کەمالی عەلی دەدێ کەمالی کاک عەلی دەدەیە نێژ لێ کاک عەلی دەدە کەس ناینەسێ کاک کەمالەکە ئێستا ماوە عەمری درێژبێن بەیانێ دانیشتوین لە خەلاقی شۆستەکە دووقۆڵی ئەمە لە هینیشە لە کرماشانە ئەمە لە بینی سەقز و جا من ئەمەوێ لە باشکەوت بۆ ئەوە بڵێ لەبەرەوەی زۆر دووبارە بۆتەوە حەزەکەم باسیشی هاوڕێتی خۆتم لەگەڵ ئەم پیاوە بوو ئەم کاکەمالە بین ماڵی ئێمە و ماڵی کاک عەلی دەدە یەک تیغەمان بین بوو باش هەر لە مناڵیەوە یعنی کە لە دایک بۆ بز من لەم گەورەترم یەک دوو ساڵ لەم گەورەترم لە چ گەڕێکێک ئەو کاتە بەیەکەوە سەبەت لە گەڕێکی ئێستای کە جادەی ئەورەزی لەکوایە یوسفی عەبەکە خۆ عەفریقا لەکوایە ڕێک دوو ماڵ سەر و یوسفی عەبەکە لە کۆڵانەکە ماڵی عەلی دەدە مەشهورە لێ پیاوێکی قسە خۆشی قسە خۆش بوو زۆر سوبعەتی بوو هەزار ڕەحمەت لەو قەبرەی بەشی نیوەڕێ هەوایە خەمی ئێوارەی نەبوو یەکێک بوو لەوانی کە با بڵێن دنیا زۆر بە قورسی نەگرت هەر قسە خۆش و هیچ بوو خۆ دەستکەوتشی باش بوو جارە هەتا بووی بکرایە هین بوون مراقی بوون لە ئیشغال باشە لەگەڵ چیان مراقی بوون لەگەڵ خوا عەفویە قاری سەعی قاری هەمەی ساڵ قاری سەعی باشە پیانەوە قارە مەڕوەما باشە خوا عەفویە قسە خۆش و سوبعەتی ئەو لەگەڵ حاجی عەلی گۆرت لەگەڵ عومەری نەعمان لەگەڵ ئەمانە هەمووی بێکەوە لە ئیشغال مراقب بوون ئیشی ئەو وەختەش پارەی بۆ تەخسیسە کە پارەکە تەواو بوو تەڕەنجیشیان نامە ینی مۆزەف نەبوون مۆزەف نەبوون مستەخدەم نەبوون کاتی بوون بەس ئیشان وایە هەر بەمانەوە لە بینیشیانە خوا عەفویان کا شتێکی زۆر سوبعەت و خۆشە بوو ئەگەر مەجال هەبێ ئەی شەکان لە یەکەڵا باشە مەسەڵەن ئەگوو خۆ بگرە لە پێشەوانێ ئەو قالە مەڕوەمایە قاری هەمەی ساڵ حەفەنی علی يقول لسر أم خراجي حوزة بوسة يكشخ يلا بخما أوبره تي هلا خوت حوزك يعني صبعتي بس بدي خوش هو شيء كاك شيخال السليمانية قالت وقف صحبة زور بعدي هو شيء من واي بو أتم يكم خلق كي دردي كابلاوتي اللي شاو شوناني ترى تير تربوا أما يك كلاوة تربوا أدواتي له زور كم تيابو ليرة مثلا أو أدوات أنا أو وقت من الذي رمبيه شو یەکێک جەنابی کوڕی ئاهەنگی بۆ کوڕەکەیە کرد ئاهەنگی بۆ کرد شەو خەڵک چوون تانیوە شەو تا بەیانی چقەنەوە گۆرانی و ڕابواردنیانە کرد ئەمە نوعێ بوو لە ئەنجا وەختی پێش منیش کۆمەڵی خەڵک شتیان هێناوە بە سلێمانی وەکو شێوەیە لە مەلها و شێوەیە لە سینەما و شێوەیە لە شتانە ینی پێش حەربی عالەمی دووهەم عەلی ئەرزم بووی ئەم خەڵقی سلێمانی کە ئەوە زەوقیە ئەوە خۆشە لە هەموو لای شەو خەڵق هاتووە لە پێنجۆنەوە ئەوەنە هەوێنێکی قسە خۆشی هەبوو بێ قسە خۆشی کەشی ڕاکێشاوە دوایی هینیشیان کردوە داحمیشیان کردەوە قسەی خۆشیان پێکردنەوە وا بۆ هەر بۆ قسە خۆشی داهێنا باوەڕ بکەی وایان هەبوو خوا ئاگای لێ بۆ سەرەوە
دانیشتیا بە دیارانە ئەو خارزەکیە هزار ڕەحمە لەو قەبرەی شتێکی بچوەلە بۆ جەرمەی خارزەکی ڕەمەزان ئەچن لە مزگەوتی گەرە نوێژی مەغریب ئەکەن و لەوێ پاقلاوی لێ و خورمای لێ و چی لێ تر بەربانە ئەڵێ حەمە نەچینە چاوخانە چاکیش بخۆینەوە کاتن ئەو قارزەکی لای زۆپاکەوە ساڵ نازستانە لاوەستاوە خۆی گەردبێتەوە شەقەشی لەسەرا بوو ئەفەنیش بوو باشە لا دەکان سەلام علی کەسان بەخێر بن کاکە جەم چۆن چاکم شکر ئەوەی ئەو خەڵکی چۆن یەکیان لە خەڵکی شوچین خەڵکی باراوین یەکێک لەو دیانە شوچە و باراو یەو حاجێکتە نەبوو داوی چی بوو کەبرەش وەزانەی ناسی لە حاجم حاجم حەمە ئەو وەختی خۆی من لەگەڵ حەمرەزاشای برامە عاجز بووم بە تۆراوم هاتوو لێ شوان بوونەماڵ ئەلا کولین بە درێژەی نێنێ حەماڵێ بە ڕەفیقی کوڕە حەمە بە جێماین بانە بای بەیانی ئەمەی قسە بکرد هەلا دنیا سلێمانی خۆشە ئەوە خارزەکی کاکە بەڵێ من وێنەیەک هەیە لەو وێنانە باسێکی ئەم وێنەیەم بۆ بکە ئەمە مەکتەبەی سلێمانیە یەکەم کەسیان کا عمەری مەکتەبەی هەزار ڕەحمەت لە گۆڕی کاکە عمەری دووەمیان جەمال حەکیم و ماوە عمری درێژ بێ بەس بەخوا سەحەتی تەواو نییە ئیشەڵڵا سیحەتی سێهەمیشیان بەندەی خزمەتکارتانە لە خزمەتتان ئێمە ئەم پیاوەشیان ئەوە قارمەنیە ئێستا لە سویدا وەختی خۆی لێرە مۆسەف بوو لە بانقی بەڵام کاری هونەریشیە کرد کە قارمەنی ئەم قارمەنیە یەک کاری هونەری هەیە ڕەن بێ ئێستا بەبێ مبالەغا 30 تا 40 هەزار وێنەی هەبێ ئەو بۆ تۆ باشە ئەمە لێرەوە سڵاوی بۆ نێری و حەزیش دەکەین میواناری بکەین بۆ بەرنامەکەمان بڵێ ئەوە ئەم وێنەیە مەکتەبەی سلێمانیە بڵێ وەزەم لە پشەکەشی تاریخی تایە وا بزانم من حەزەکەم بە درێژی باسی ئەم مەکتەبەی سلێمانی بکەین بەڵام ڕێگەم بە ناوبڕێک وەربگرن خۆشەویستان ناوبڕێک و دێنەوە خزمەتتان باسی ئەم وێنەیەمان کرد پێش ناوبڕەکە وتمانەمە کاک عومەری مەکتەبەیە ئێوە زۆر لە لای ئەو دانیشتن کتێبێکی تازە هەبووە ئەتان کڕی باسێکی خۆتم و مێژووی خۆت لەگەڵ ئەو مەکتەبەیە ئەگەر بۆ عومەری مەکتەبەیە پێش ئەوەی ئەم مەکتەبە دابنێت نانەوا پێش نانەوایەکەی دەستگێر بوو بە کۆڵانەکانە شوشەوا تێفرۆشت ئەم کاک عومەری مەکتەبەیە خۆی و کاچی خوا ئەفریقا هەردووکیان کۆمۆنیست بوون کۆمۆنیست بوون طبعاً دائما دەرەم ئەو کۆمۆنیستە ئەگەر چاکەی نەبووێ بۆ ئەم کوردە ئەو چاکەی هەبوو کە ئەوانیش بوون بە کۆمۆنیست و هیچی لە تێنەگەشتون فێری خوێنواری کردوون فێری خوێندنەوەی کردوون بەس یعنی من یەکێک لەوانەیە کە پێم بووم لەوە فێری بووی کە مطالعە بکڕم و خوێنەواری داوای لە بردنەکە ئەم کا عومەری تر کە لەگەڵ وازی لەو نانەوایەکەی هێنا ئەو دوکانی لە کاک جەمالی حەمەسەعی خەیات وەرگرت نازانم چۆنی وەرگرتووە کردی بەم مەکتەبی ئازام ساڵی 1972 ئەو وەختە و خۆشی تۆزی حەزی لێ بوو حەز لە خوێنەوە هێنی شەقسازان و این بوو کۆمەڵی کاراکتەری خوێنەوار و شارەزا و ئەوانەش لەوێ دانیشت هەچی پیاوی خوێنەواری ئەم شارەیە خاصەتەن مارکسی مەزەبەکان لە دەوری ئەو کۆ لە دەوری ئەو کۆ بوون و ئەمیش مدارای هەمویان کرد بە هەموو شێوەیە کەسێکی میوان نەواز بەڕاستی دوکانەکەشی پێویستی بۆ نەبوو کە عومەر مجامە لەو بکە یانێ ئەو خەریکی کاسبی خۆی بوو تۆش ئەو هەموو خەرمانە لە بەردەسا بوو بە خۆت سەیرە دەکرد و برادەرایەتیش لەوێەوە یەک شتێ پێ بڵێم عومەر بەتەنیا مەکتەبێ بوو خۆی بەتەنیا یعنی هەچی شت هەیە ئێستا من لەوە فێر بووم هەچ شتێ نکتێکی لەسەر جارایەوە یعنی هەچەکە بوو تا نکتێکی سەر جارایەوە ئەو دوکانە شوێنی قسە گێڕانەوە قسەی خۆش و دەرەوە نییە ئەحداسات باسکردن و دەردە دڵ و هەموویە کرا بەڵام لەسەر هەمویانە لە زۆر حەزی لە جوان ئافرەتی جوان بوو زۆر خواعافیکە بەڵێ ئەم مناڵە چێە نایناسی ئەمە وابزانام کانی کچمە بەخوا نەخێر سوعادخانی ژنمە بەڵێ ئەمە مناڵە لێرەیە بەڵام دوایی ئەبێ بەو سوعادخانی کە دایکی کاکە محەممەد و کاکە شاد
چۆن دایکی کاک محەممەد و کاک شادناسی والله من نمناسی من لەگەڵ حاجی فەتاحی مەطامی سلێمانی ڕفیق بووم هەموو زۆربەی زۆری ئێوارەکان چکە خۆم و بەس دایکم حاجی فەتاح خوافیکە لە تۆ گەورەترە بەڵێ سێ مالیسی بووە ئەلاکوێن زۆری ئێوارە نەچووم هەچێ مالی ئەم سوعاتخانە دراوسی مالی حاجی فەتاح بوون بەڵام باوەڕ پێ من نەمدیوە نەشمدانی بۆچی ئەو لە ماڵی ئەوان بوو نه لەم نزیک بوو لە نزیک ماڵی دوو ماڵە سەر ئەوانەوە سێ ماڵە سەر ئەوانەوە هەموو جارێ حاجی فەتاحی ئەگو کچنیکە هێناوتە ڕەفیقی منە من 15 ساڵ لەو گەورەتر لە ژنەکە خاشە ئافرە بەخوا عەقڵی وڵای سوعاتخانی ڕەفیقی منە بۆ سوعبەت و قسەی خۆش عەلا کولین بەڵێ ڕۆژیان ڕۆشتمەوە دایکم ماڵێکی بچکۆلە هەبوو لە تەنیشتمانەوە مامۆستایەک و خێزانەکەی هاتبوو دایکم وتی وەڵی قارجیان ئەم ماڵە ماڵێکی ئەسەزەها دیارن هەر خۆت و دایکی لە ماڵە بەڵێ ئێمە من خۆم دایکم لەگەڵ بەرامبەر مزگەوتی سەلاحەدین برا و خوشکەکانی ئیتر هیچیان ئەوانە نەبرا خوشم هەووی چۆتە شوێنی خۆی من لەبەر ئەوەی دایکم ئەو دایکەم کە دایکی خۆم بوو لە بەرجەوە هاتبوە شار و ئیتر لای من بخۆتەوە بەخێوکردن ئیتر من لە ماڵی باوکم واز بێنە هاتم لەگەڵ ئەو خۆت خۆشە دەخڵە هەبوو دوخان نەخاتم ناکرێت دوایی بووی بە قەساری عاتقین و لە قەیسەرینەکە عتار بووم زۆر ئەنجا ئیتر دایکم وتی کچێک هاتۆ بۆ ئەم ماڵە جۆم لێ بووە نەسیحەتی خوشکەکەی کردووە مێردەکەی تۆزی خراپە بەخوا ئەو بۆ تۆ زۆر باشە کچەکە زۆرێک بێگە ئەلاکوی زۆر وختشتر ئێمە احتیماتمان زۆرە کردو وتم با بچین بیبینی وڵاتر بەهۆی حاجی فەتاحوەمانە چێن بینیمان من لەبیرم ێ بۆ خۆشی ئیجارمەوە پاڵتۆیەکم لەبەر کرد ڕشم هاتبوو چوم باوکی نەما بۆ ئەم خێزانە خەسوو ماوە خەسووم وتم پێ بڵێم پورێ یا پێ بڵێم باجی تۆڵە پورێکە خراپ نییە پوری جان ئەمە منم خێل و خوارم نەڵێ کۆگای هەیە لە قەی ئەو تاپیان کۆگا کۆگام نییە لە قەیسەری نەقیب قۆپچە ئافرۆشم لە قەیسەری نەقیب ئەمەشام هەچیش بۆم بکرێ بۆ کچەکەتان یەکەم هەچیم بۆ بکرێ لەبەر ئەوتی چی ئەمریکای وڵاتی وەڵا ڕۆڵەمادەم ئەوە ئاقڵ و ڕێکێکیەخوا پیرۆزی بێ بەس برای کێ لە بەغا با پرسی پێ بکەم پرسیان پێکەوە حاصل جۆر بوو الحەمدولله تر تا ئێستا هێناومانە چەندی تێچوو ئەم بژنێنانە بەخواوتان 200 دیناری تێچوو 200 دیناری ئەو کاتە 177 دینارم ما بە ئاڵتون باقیاتەکەشی ئەو 23 تری بۆ تەکبیر و شتەکان کە هێنا من ماڵی تاوام هەبوو ینی پێویستە بەوە پێویست نەبوو کە هاتوتان وەرن سێری ماڵەکەم بکەن چی نوقسانە بۆتان بکەم وتیان وەڵا باوکم ژنێکی دراوسیان چوو بوو بەزات خوا بە سوعات خان هەر فەرژە خوا چۆ دیوارەکانشی فەرش تێوەداکتاوە یا دیوارەکانی فەرشم پێداکتەوە لەخوا بەزیاد ئەنجا ئیتر ئەمە شوێنەیەکی ئیتر خێزانی ئەو کاتەیە وانە ئەمانی چێن ئەمەی مناڵەکەی باوەشە ژن خوشکمە ئەوەی دەشی لەدەر چێ بەڵێ ئەوەی دەشی لەدەر جێناکەی خەفتایە خۆمم ئەوە ترشان کانیە ناوەڵ ئەمەیان ئەم ژنەکەەوە ئەوە شەر ژن خوشکمەوە باشە ئەمانێکێن ئەوەی پانتۆڵە فەرحەکە ئازادی ژمرامە ئەمان کاک ئازادی شارستۆنی لە پێ ئەوەی ناوەڕاستی سوحاتخانە ئەمە سوحاتخانە لە باوەشایە ئەوەش خەسوومە ئەوەش خەسوودا ماوە ئێستاش ساڵمانی بێ بە لەشی ساغ و لێرەوە ڕێز و ئەمە لە ماڵی خۆیانە لە ماڵی خەسووم لە جادەی برایم پاشا لە جادەی برایم پاشا عید میلادی چییە ئەمە لێرە عید میلادە چونکە و کاکە حەمەی کوڕمە ئەوەی پسکۆلەکەی لە باوەشی بەڵام خۆی لەوە چە ساڵ و 2 ساڵ بێ مۆمیان زیاتر بۆ داناوە ئەمە شەر وێنەیەکی جوانە دەست لە کەمەر خات و سوعادە ئەوەی بەردەمی حەمەی کوڕمە ئەوەی ناوەڕاست خۆمم خۆ دوانیان دەست لە کەمەرن کاکە خەسووش خەسوشم دەست لە کەمەر چاوەلی خۆم چەند خۆز بم ماشەڵڵا نقطەی زیەکەی کەوتۆ ئێستا انشاءالله بێبی ئەمە ماڵی خۆتانە ئەمان ئەوەش ماڵی خەسووم هەر ماڵی خۆیان ئەو کاتە بە دیزاینی ماڵوا بوو داڵان و هەیوان حوشەش لە ناوەڕاستا بوو سەدەمێکی زۆر زۆر خۆش ئەم وێنەیە ئەمانێکی ئەم وێنەیە ساڵی 1970 لە مەغریبی عەربی لە شارێک پێڵێن هین ڕەبات دار البەیضاء دار مێڵدان ڕەبات ڕبات ئەمە لە بەردەمی وە بزانم مزگەوتێکایە گەورەترین مزگەوتە لەوێ منم و ئەو خۆمم بەڵێ جەنابشتیایی بەڵێ ئەمەیان جەنابەتی یەکیان وەسا عوسمانە خوا ئەمە کاکەمال کاکەریم نییە کاکەریمی سعید تاهەکۆیی بەڵێ ئەوی ترشان وەسا عوسمانی بەنایە خوا ساڵی چەنە کاک
هەشتاویەک ئەگەڕای زۆر گەڕام وڵاتانی زۆر زۆر گەڕام دەخلی دوکانەکەت بەشی ئەوە جارێکیان حتا بە سوعد وتم هیچ پێوتم بەوە چوی بۆ میسر و هاتی تۆ خۆی چیانەمەوتم جارە قەفەزەکان ئەفرۆش بەڵێ ڕاستی بەڵێ ئەمە شوێنەیەکی ترە ئەگەر هاوکارانم تۆزێک ڕۆشنیکەنەوە بۆمان زۆر باشە بەڵێ ئەوە سوعادەوە ئەوە حەمەیە ناوڕاستمانەوە من ماڵی خۆمانە ئەمانێکی بکاک ئەوە کەریمی سکا کەریمی سعی تاکۆیی ئەوەی ئەمسەری ئەمە کاکەریمە بەڵێ ئەوەی ناوەڕا سوعادی خێزانمە بەڵێ ئەوەی تریش خۆ من بە ئەفەنیتی وێنەی جوانی زۆرتیایە بەڕاستی هەرچەنە سەرەتاوە باسیەوەمان کردوتمان وێنەکان کەمن ئەمە کۆمەڵ دراسێ دوکان بوون خۆ ماڵماڵەکان چون بۆ سەرای سوبحانەکە بۆ سەیران وابزانام ساڵی 1970 1970 ئەوە بەڵێ ئەمەوێ ئەم وێنەیە تۆزێک لەسەر ئەم وێنێش قسە بکەن چکە بەڕاستی کاتمان زۆر کەم ماوە ئێمە بە قسە زیاتر بردمانە سەر بڵێ ئەمە ئەوڵ وێنەیەوە لە مەجلیسی بەلەدیە گرتمانەکە ساڵی 2000 ئەمە ئەعزای مەجلیسی بەلەدێن یەکەیەکە بۆ بڵێم یا هەر پێویست ناکە وەڵاهی هەر ئەعزاکە دیارن بەڵێ ڕەوامیان دیان لەو سەری ئەو سەروانەیە ئەوە فەوزیەخانە کاکنامیقا کاک فریایە ئێوە بێتەوانێ ئەوە چیناوە خوشەکەی بەڵێ ئەوانە مشکلە نیە هەر ئەعزاکانی مەجلیسی مەجلیسی بەلەدێن لە محافظەش گیرەوە ساڵی 2000 چیتە ئەو مەجلیسە جەنابێ بەڵام تا ساڵی چەند مایتەوە 2005 5 ساڵ لەو مەجالە خزمەتی کرد حەزەکەم باسی ئامێنێمە ئەمە ئەم یەکەم سەری ئەم سەرەنجە مالاغایەوەی ناوزکە حسێنە کە حسێن خۆی بە تەنیا دانیشتێک و جەلسەی کەوێت ئەمە بەڕێز حسێن خوارە خۆش بوو کاک حسەڕەشی خەیات ئەم کە حسێنە هەل لە مناڵێوانە عاشقی ئەم وڵات و کورد و کوردستانە بووە بە شێوەیە کە هیچی بۆ خۆی نەویست و هەر خەریکی وەتەنیەت بووە خەیاتێکی زۆر لە شارەزاکان لە خاتە چاکەکانیش بڵێ سەرڕەش مەشهور بوو بۆ قۆڵ و یەخەی چاکەت چاکەتی بریتێ لە قۆڵ و یەخە بۆ معلومات بەڵێ ئەو شارەزا بوو بەڵێ زۆر شارەزا کاسەی هۆکێ ئەو بوو کە خەیات بوو جەنابی شەدا ناسی بەڵێ هەر نەکە حسەین کەم کەسێ لە شارە نەیناسی بێت چونکە خۆی زۆر پیاوێکی کۆمەڵایەتی بوو زۆر پیاوێکی بێفیز بوو زۆر پیاوێکی وەتەنی بوو پیاوێکی زۆر محتەرەم بوو درود بۆ سەیرانێکیان ڕێخست لە هاوینە ئەمە هینە ئەوەی لای شوێنێک عەلم لای چوارتان مارتاوە ئەمە وێنەیەکی خێزانی خۆتانە بەڵام جەناب چیتیانیت یەکەمیان لەسەری ئەم سەرەوە ژنی کاکە حەمەیە ناوی جوانەخان ئەمەیان بەڵێ دووهەم سوعادخانی خێزانمە سێهەمەکانی کچمە چوارەم حەمەی کوڕمە بەڵێ ئەم مناڵش ئەوە ڤانیا و ڤینە دوو کچی کاکە حەمەی کوڕم دوو کچی کاکە حەمە ئەمە هەرسێک مناڵەکەن ئەمە ناوەڕاستە ئەمە هەر ماڵەکەم یەکەمیان کاکە حەمەیە و ئەمەی زەردەخەنەیەک لێ شادە و ئەوەی مۆزیک ئەمە کاکە شادە کانیخانی کچمە ئەوەشیان کاکە حەمەیە ئەمە ژوێنەیەکی ترە هەر هینی کاکە حەمە ئەمە کاکە هەموو ماڵم ناڵێتی قوربان بەڵێ کاکە هەموو ماڵم ناخۆکە هەموو سێ کچەکەی خۆی لەگەڵ خێزانەکەی بڵێ ئەمەش سوعادخانە خۆ پێویست ناکەوە سوعادخانە ئەوە بینێن بۆ ئەمریکا بەڵێ وەڵایی بەڕاستی زۆر ژنێکی بەڕێز و زۆر خۆشەویست ئەمەش هەر وێنەیەکی کاکە حەمەیە لەگەڵ خێزانەکەی لەگەڵ جوانەکانی ئەمە لەبەر ماڵی ئەماکە بچوە قادرمەکە سەر بەڵێ ئەزان ماڵی خۆمانە من وێنەیەک هەیە لە ناو وێنەکان تا لەوە ئەچێ مەوزوع بێ ئەمە زۆر کاتم کەم ماوە بەڵام حەزەکەم ئەم وێنەیە مەوزوع زۆر مەوزوع ئەمە نەورۆزی ساڵی 1970 کە مفاوزات بوو لە بینی یەکێتی و نیشتیمانی کوردستان یا لە بینی کورد و حکومەتی و ئەو نەورۆزە جانزام جەناب مناڵ بودیانە مناڵ لە ڕێی دوکان نەورۆزێک کرا هەموو کورد چوو حەشی کورد و کەرکوب و ئەمانەیە ئێمەش لێ بینیتەوە کە دەسم ئاوالێکەوە بەرامبەرەکەم کاکەماڵی شانەگەرە منیش دوا دەکەوێت سرم گەرم بوو بۆی هاتووم کە لێ بم تووڕە بووی ناوتەوە دیارە نازانم ئەو جار قسەیەکرد تووڕێکردن جاوە هاتوومی ئەوەیە خۆ چۆنی ناوەنەی نایبینی خوا بۆ یەکتان بێڵێ شەڵ ئەمە شوێنەیەکی تری خێزانیە ئەمە ئەمانش یەکەم کەس لەسەری ئەم سەرەوە کاکە حەمەی شەریکمە لە دوکان دووهەم خۆمم سێم سوعادخانی خێزانمە چوار هەم
بێژەری کەناڵی گەلی کوردستان سۆزان هاتن بەڵێ ئەمیش هونەرمەند گۆرانی عەلی کەریمە ئەو چییە ئەو دوو کاراکتەرە لە ماڵی ئێوەنەوەکەی چیە؟ ئەوە سەردەمێک بەرنامەیەکی هەبوو ئەم دامودەستگایە هێوارانی ڕەمەزان بۆ بەربانگە چوونە ماڵێک جاوە سفرەکەیان دەرنەخستووە ئەوەش بوو کەشم لە بەردەمیانەوە کوڕەکەی لە باوەشەکەی ئەمە ئەوە یعنی کە لەوێ دوو کارکتەر لە ماڵی ئەمن هۆکەی ئەوەیە کە بەرنامەیە 256 شلەی لێ نابوو ساعت خاڵەوە زۆرە زۆرە باشە ئەم وێنەیەکەین بە دواوێنەی جەنابێ لەم بەرنامە ئەمە ساڵی 2008 چوون بۆ مالیزیا باش لە مالیزیا چوون بۆ حەدیقەی حیواناتێک لەوێ سواری ئەم فیلە بووم لەگەڵ پیاوە نیوە ڕۆحم و باش بوو نەمردم ئەو لە 2009 لە مالیزیا ئیشەڵا قەت نامری کاکە شێرجان ئێمە زۆر زۆر سوپاست دەکەین ماندوومان کردی لە گفت و ڕفتاری جەناب تا ئێمە زۆر سوودمان بینی بەڕاستی بەرنامەکە جوانتر کرد بۆ ئێمە ئەگەر کەم کوڕێکمە بداوای لێبوردنەکەم ناوە قوربان زۆر زۆر سپاس ئەجا پێشەوەی بڕێ ئێمە ئەبێ وێنەیەکیش بە یەکەوە بگرین ئەوەی کە ببێتە وێنەکانی دوێنێ و نەوەکانی جەنابێ هەلێشی بنووسی بلێەوە ئینشاءڵڵا بەزەگەر بۆ کرام چاوم دەرمەخە کرد قوربان تۆ بە هەموو جۆرەکان و جوانی بە هەموو جۆرەکانەوە خاوەنی ڕێزێکی گەورەی بۆ خۆتان بەڕێزر خۆتان بەڕێزن من داوای لێبوردنەکەم زۆر زۆر سپاسی هەموو کارمەندەکانەکەم هەر لە ئەوڵەنەوە تا ئاخریان و لەوەی کە لە بەدرەکۆ هێنامی تا زۆر زۆر سپاس خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر و کەسایەتیشی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ